دەربارەی ئەو چیرۆکەی باسم کرد پێشبڕکێک و چاڵەکێک دەکەین بەیەکەوە بزانین ئایا هەتا چەند وەڵامەکان دەزانن. پێشبڕکێکەش چاڵاکێکە لە ڕێگای یاریەک دەبێت کە هەر کاتێک وەڵامەکە نەزانن ئەوە چی بوو؟ ئاو باشە هەر کاتێک وەڵامەکە نەزانن دەبێت ئاو بەدەم و چاوتان بکەیت باشە جا زۆر تەرکیزتانە سەر وەڵامەکە بێ. بێگومان ئەمە یاریەکی چێژبەخش و پەروەردەیە مامۆستایان دەتوانن بیکەن بە تایبەت کاتێک کە بۆ منداڵەکان دەگونجێت و لەگەڵ تەمەن و لەگەڵ کەش و هەوای شوێنەکەش دەگونجێت. ئامادەن؟ وەرە جانی من تۆ وەرە هەر بژی با کوڕێکی ئازیزیش بێ وەرە جانی من. تۆزێک بسوڕێ سەیری یەکتری بکەن سەیری یەکتری بکەن تۆزێک ئاو بسوڕێ هەر بژی ئافرین. تۆش تۆزێک بڕۆ بەرامبەری ئامادەن؟ باشە تۆزێک بسوڕێ بەلای ئەولادە دێ ئافرین باشە. پرسیارەکەتان لێ دەکەم دەبێ وەڵامەکەی بزانن. ئەگەر نەزانن ئەمە چییە؟ پرسیارەکە دەڵێت یەکەم جار لەوی دەکەم دوایی لە تو ناو چی بوو؟ نێلاو چی بوو؟ ئۆڤان باشە نێلاو ئۆڤان لە ئۆڤانی دەکەم دوایی نێلاو وەڵام دەداتەوە. ئۆڤان ئامادەی؟ کچەکە ناوی چی بوو؟ نا کچەکە ئین ناو چیرۆکەکە نەیزانی بیری لە کۆ خێرا بە یارمەتی بدەین وانە کچەکەی ناو چیرۆکەکە ناوی چی بوو؟ ئەهاوی لەگەڵ مامۆستاکە قسەی کرد یارمەتی دە یەکەم پیتی چییە؟ ڕێ ئافرین هەر بژنی ها یارمەتی هاوڕێکانمان دەبێ بدەین. باشە مامۆستاکە مامۆستای چ وانەیەک بوو؟ بیکاری. هەر بژی زۆر باشە دەستان خۆش. پرسیارێکی تر کاتێک مامۆستاکە هاتە ژوورەوە ڕێسان دڵی خۆش بیان دڵی تەنگ بوو؟ باشە هەر بژی ئەی ئەگەر کاتێک مامۆستاکە پێیوت بۆ وانەکان نەخوێندووە چی پێگوت ڕێسان؟ دایکی نەخۆشە شەوەکەش میوانی هەبوو. زۆر باشە هەر بژی ڕێسان کارێکی باشی کردیان هەڵا؟ زۆر باشە وەڵات کاوەتە وەڵامەکانیان زانی با چەپڵێشیان بۆ لێدەین هەر بژی فەرموو بڕۆ لە شوێنی خۆتان دەستان خۆش هەکە ئیسماعیل بابێت گەڵە کچە توانەشمان وەرجانی من. ئامادەن؟ چۆنی؟ باسی ئیسماعیل وانە تۆزێک بسوڕێ جانی من ئیسماعیل و ئەلین خان. ئیسماعیل تۆزێک با بڕۆینە پێش وەرە ئەلین جان تۆزێک وەرە پێش تۆ بۆ ئەوەی لە یەکتر تێبگەین. ئیسماعیل جان تۆزێک بسوڕێ بۆی بە جوانی یەکتر ببینین باشە؟ ئامادەن؟ ئیسماعیل کچەکە ناوی چی بوو؟ چی؟ ڕێسان تەواوە زۆر باشە. ئەلین کارێکی باشی کردیان هەڵا چی بە مامۆستاکەی گوت بوو؟ گوتی دایکم نەخۆشە. باشە لەکوێ یەکتریان بینی لەگەر مامۆستاکە لەگەڵ دایک و دایکی ڕێسان؟ لە بازاڕ. خەریکی چی بوو دایکی؟ چی؟ تەماتە و شتی دەکڕی زۆر باشە. ئەلین کاتێک دایکی ڕێسان گوتی مامۆستا تۆ ئەوە کاتێک مامۆستاکە گوتی دایکی ڕێسان تۆ نەخۆشی دایکی ڕێسان نەخۆش بوو وانە؟ نەخۆش بوو وانە؟ ئەی چی بوو؟ نەخۆش نەبوو؟ نەخۆش نەبوو بۆ بازاڕ. ئافرین هەر بژی ڕێسان چی بە مامۆستاکەی گوت بگوت بۆ وانەکانم نەخوێندووە لەبەر ئەوەی دایکم نەخۆش بوو هەروەها چێ هات بۆ ماڵمان؟ میوان. باشە تۆزێک بسوڕێ چێ هات بۆ ماڵیان؟ وەڵامەکانی ئەوانش ڕاستە با چەپڵێکیان بۆ لێدەین باشە هەر بژین فەرموو دانیشن فەرموو دانیشن. باشە وەرە جانی من ئێستا ئێوەش هەڵدەستن باشە بزانیت چۆن ڕادەوەسن تۆزێک وەرە پێش جانی من بۆی جوان یەکتر ببین تۆزێک وەرە پێش وەرە ئێریجان دێدی وەرە پێش ئافرین باشە زۆر نا چۆنی؟ باشم. تۆ چۆنی؟ باش. ئامادەی؟ ناوچیە؟ ڕەند و مەیلی. ڕەند دوای ئەوەی دایکی ڕێسان ڕۆیشتەوە ماڵەوە بە ڕێسانی گوت وەرە ئیشم پێتە یان گوتی دوای ناخواردن؟ دوای ناخواردن. هەر بژی دوای ناخواردن چی پێگوت؟ گوتی یەک دوو سێ
باشە نزیک بوویان دوور بوو نزیک بوویان دوور بوو باش بوو یارمەتی دەدەین ئەگە نەزانین دیسانەوە ئاوەکەیە دایکی ڕێسان کە بانگی ڕێسانی کرد ئێستا قسە دەکەین باشە کە بانگی ڕێسانی کرد گوتی بۆچی وات بە مامۆستا گوتووە چی بە مامۆستا گوتی دایکم چیەتی نەخۆش نەخۆشە هەربژی زۆر باشە کەواتە ڕاستی کرد زۆر باشە ئیسماعیل جان دەبێ دانیشتی جانی من هەربژی کەواتە ئەویش ڕاستی کرد ئەی باشە پرسیارێکی تر کاتێک ڕۆیشتەوە ماڵەوە ڕێسان دایکی هاتەوە ماڵەوە دایکی بە تووڕەی لە ڕێگا هاتوویان بە دڵخۆشی بە دڵخۆشی کوا بە دڵخۆشی بوو بە تووڕەیی بوو لە بەرچی بە تووڕەی هاتەوە ماڵی لە بەرچی ئەوە ڕێزان هەڵەی کردووە ئافرین هەڵەکەی چی بوو چی بوو هەڵەیەکە گوتی داکم نەخۆشە ئافرین هەربژی فێڵی لە مامۆستا کرد با چەپڵەشیان بۆ لێدەی